دامەنای خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەم دیمەنانەی کە لە دواوەی من دەیبینن ئەمانە ئەو حاجیانن کە ناویان گەڕاوەتەوە و خوای گەورە بە قسمەتیان کە سەفەری حەز دەکەن و دەگەنە وڵاتی سعودیا. جا من دەستمە لایەن لێیان دەپرسم چەند دڵتان خۆشە و چەند ساڵ دەبێ ناوی خۆیان نووسیوە و ئەوان چه هەستێکیان هەیە کە خوای گەورە دەوعەتی کردوون بانگێشتی کردوون بۆ ماڵەکەی خۆی و کە سوکاریان ئەوانەی کە لێرە ئامادەن چاو بە فرمێسکن قسەیان لەگەڵ دەکەم ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان بن. ئەی حەزی پیرۆز من بەهیواتم لەگەڵ لاوانی خاک و وێڵاتم ئەی حەزی پیرۆز من بەهیواتم لەگەڵ لاوانی خاک و وێڵاتم بە شاکاری جوان ببمە میوانت لە 2017 نووسیتم ئەو ساردار چووە لە 2017 نووسیتم. بەێ چەند درت خۆشە ئەوڕۆ؟ وڵای خۆشترین ڕۆژمە هەرێ وڵەوەتە زانام تازە لە دایک بوویمە ئەوە لە درت خۆشە. ئەرێ وڵە خۆشیاگە وەختە بگیریم لە خۆشیاگیری لە خۆشیە ماڵا خودای یەچینە داوەتێ ماڵا خودای کو لە خۆشیە نەگیریم ئەری بە خۆخەوت لێکەتە هیچی نەنووسیمە ئەوە دوو ڕۆژشە بە ئەگە سەعاتە چێ نووسمە هیچ نەنووسی لە خۆشیان لە خۆشیە قبولکە بەسەلامەنگۆش هەموو بسلمانە ئیشەڵڵا خوای سەلامەت بچی و بە سەلامەت بێ ئیشەڵڵا ئیشەڵڵا نەخشە لە هەمە بسلمانە بێ دەم جارە دەچی ئەوە دوو جارێک چۆمە عمرەی ئەو جارەش حەجە جارێک چی عمڕی بەێ زۆر باش کاتێککە چی عمڕی عمرت کردیا دەگەی لای پێغەمبەری خوا صلی سەلەم چه هەستەکەت هەیە؟ چەند خۆشە چەند خۆشە مال لە خۆشیە خلاسە بوو. مامە حاجی سەلام عەلیکوم. عەلیکوم السەلام ڕەحمەتوڵڵاهی خێزانەکەی تو ناوی دەرچۆ لە بۆ حەجی؟ بەڵێ. ئاتو چەند درت خۆشە؟ وڵاو دلم خۆشە ئەرێ وڵاوش پێم خۆشە بچێتی زۆرت پێ خۆشە؟ ئەرێ وڵاکۆ پێم خۆش هەموو مسلمان مثل ئینشاءالله. بە خۆت چیە حەجی؟ بەڵێ. زۆر باشە ئەوڕۆ ئەو دەسیتن. بەڵێ. هەستە کەمەک هەست بە غەریبیش ناکەیت؟ طبعا ئەدیکۆ هەست پێ دەکەیت؟ بەڵێ 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 جێی دیارە؟ عادی جێی دیارە ئەرێ وڵا بەڵێ ئەرێ وڵا. بینی خۆمان بی پێت گوتێ چ دوعاکە زۆر لێ بکەم؟ وڵا دوعازمە بە هەر دوعانە بکەم هەر دوعا ئیمانێک تازە بە تەمای چینیمە. هەر دوعای ئەرێ وڵا هەر ئیمانش. خوای گەورە ئیمانت بە قسمەت بکا و ئیمانت پارێزرا و بکا و پتە بکا. ڕەحمەت دایک بابەت مەمنون سەلامەت بیا چاوم بابە. ئەو شۆ خەوتان لێ نەکەتیان؟ ئەوڵام بڕێک نووسن بەس ئەوان نەنووسن. نەنووسی ئەوە. هەندە درتان خۆش. هەلێ گەڕێ وڵا. دەست لەسەر ئەژنۆ چاو بە فرمێسکێم بۆ ڕەحمەتی تۆ تەوافی کەعبان بکەم چەند خۆشە کە چەندی ساڵە دڵ بۆی پەرۆشە تەوافی کەعبان بکەم چەند خۆشە خدای حتا چەندی برێ درم خۆشە لەزانەوەی خۆشتر خوا داوات بکات ماری خوای ئەرێ وەڵی مەمنوو خوایمە ئیشەڵە بە قسمەت هەموو کەسانی بکە تەماعیان تێدا. زۆر باشە ئینشاءڵڵا. لە کەی نێوەناوی خۆت نووسیان؟ بەخوای زۆر زەم حرام کردووە بەس بە ڕسمی وەکو نووسین لە 2023. 2023 بەێ. چێ خەبەرەکەی داییە؟ بەخوا برادەرەکەم کە لەگەڵ من نووسی و تەلەفۆن لێو کردم سەرتاوم زان سوعبەی دەکە گوتی کاکە لە ناو دەرچۆیم دەژات تا جەماعەتمان منداڵەکەم لە عومرەی داهاتم چوومە پێشوازیان ئەو خەبەریاندان بێ بەڕاستی نەمزان لە خۆشیان چ بکەم. ئەو شۆ چادەورەشت قەربارغ بووە؟ زۆر ئەرێ وەڵی. باشە ئێستا کە دەستنە وڵاتی سعودیا و دوایش کە قۆناق دەیبڕن تا دەگەنە مەدینە. بەێ. لەوێ دەتەوێت چ دوعایەک زۆر بکەین؟ بەخوا بە تایبەتی ئیشرا دوعای ئیمان پاشین دوعا هەم مسلمان بە تایبەتی مسلمانانی غەزا هەر مسلمان لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک بڵ ناخۆشدا بیشرا دوعای دەکەین. وڵی دەستت خۆش بی مسلمانانی غەزە زۆر پێویستن. ئینشاءالله خوا سەرکەوتوام لە هەموو جێیەک. پێغەمبەری خوا صلی سەلەم دەڵێ ئێمە برای یەکترین وایە و ئێمە چیمان بۆ خۆمان پێ خۆشە دەبێت ئاواش بۆ بەرامبەرەکەمان بۆ برایەکەمان بۆ خوشکەکەمان پێمان خۆش حتمان ئەرێ وەڵا ئەرێ وڵا خاستە چم بۆ خۆم پێ خۆشەوە بۆ برای خۆم بۆ برای مسلمان لە هەر شوێنێک بوو خاستە ئەوان لە ناڕەحەتی بن لە ناخۆشی بن.
ئەی خۆت پێشتر عمرەت کردووە؟ ناوەڵی ئەمن عمرم نەکردووە هەر مەراقم مسمە حاز منداڵەکەم دەچون کوڕەکەم خێزان ماوەن دەچون بەس ئەم زۆر مەراقم بوو لۆمڕێک نەدەکات زۆر مەراقب ها زۆر علی وەڵا زۆر یاخۆ پیرۆزبی بە سەلامەتی بچی و بە سەلامەتیش بگەڕێ نەخشە لەوانە بکە تەماعیان تێدا ئیشەڵا خوا بە قسمەتی هەمووام کاتن خوا خێری وەش بنووسیت بە خێر بکە وەسمە لەگەڵمانن دا حاجی سەلام عەلیکوم سلام ورحمة الله وبركاته. خوای گەورە بە ساق و سەلامەتی بسنەوێن دەربتان پارێزی و بە سەلامەتیش بگەڕێنەوە إن شاء الله إن شاء الله. بزانم سندرت خۆشە هەستت والله دلم زور خوشة. أري والله وشان صار 20 سالة هي روجيم. ساڵە چاوەڕێ أري بخواي. ئەو شۆ بزانم لە خۆشیان خەوت لێکەتیا نا بخواي ننوستيما. نەنووسی نا بخواي. پێم برێ بەنیازی چی لەوێن دەر چ دوعایەک زۆر بکەین والله دعاء إيماني لك. دوعای ایمان. أري والله بس دعاء إيماني. دا حاجی زۆر نەهات نەکەنت برێن دوعامان لۆ بکە أري لەوێ. والله خاني فرو دوشوا. دوو شۆ أري بخواي. دۆشت گریاینە ها أري والله. ئەی بە خۆت کە کوردستان بەجێ دێڵی ماڵەوە بەجێ دێڵی تۆزێک ناخۆشیش نەبوو بوت توسك ناخوش برا عند تمر وريك إلى لبيركا. أري والله. سەفەرەکەی خۆشترە لێ لە بیر دەکەین أري والله إن شاء الله. ئەتو لۆ دەگریەی لە خۆشیانە چی تۆ دا حاجی داكما داکتە داک خۆشەویستە أري والله ئەو شو هەر لەکنی بووی هەر لە لای بووی حتى درانج لكني بندعاء ميزيك ملكا گوتە دا چ دوعاەکەم زۆر لۆ بکەم دعاء إيماني يعني هم دعاء شنو متى محمد بكلم ئەی دریشت خۆش نیە داکت ناوی هاتۆ بري دەستەوە والله هذه كدلم خوشني بري والله دلم خوشة ئەی بۆ دەگری لا نظام غريبي ده كم زر غەریبی دەکەی دەستت خۆش بی ئینشاءڵڵا بە سەلامەتی دەچیت و بە سەلامەتی دەگەڕێتەوە إن شاء الله إن شاء الله ثروەتی دنیا خۆزگەشت بەما بە ماڵی خودا جا بە هەر نەمبێ ثروەتی دنیا مام حاجی سەلام عەلیکوم السلام ورحمة الله لۆ چاوت پڕ بووە بزانم چەندرت خۆشە والله درم زۆر خۆشە لە خوای بە زیاد بێ خوای ئەو ڕێ خۆشەویستە بەنسیم بەرمەکرد زۆر مەمنونی ئەو خوایینە ئەی یاڕەبی خوای گەورە لێتان قبول کە بزانم لەگەڵ چێ دەچی وڵا لەگەر خێزانم بێکۆ ناوتان گەڕاوە هاري والله الاخواي بس يا بسباسي خواي قبراكي هاتوش لۆ هادرت پڕ بووە هەدە بە مندارە هاري والله ئەی چەندرت خۆشەوە دەوعەتی خوای گەورە اخوايا كان انت بدي بقر بانت بدي ئەوەندە كوب خۆشە لە خوای بە زیاد بێ ئەوەندە خۆشە ینی باوەڕ ناکەیت ئەوەندە خۆش ئەرێ وەڵی باوەڕ ناکەین نەچین سارە چاوەڕێ وەڵی لە مێژ نییە ئەوە دوو سارە نای خۆم نیستە لە خوای بە زیاربی ناوەکەم دەرچوو ئەرێ وەڵە باش هەست بە ئەتو زۆر هەست بە غەریبی ناکەەوە دا حازی لەکەین نانا هەست پێ ناکەم ئیشاڵە نەوەڵ ئەگەر لە دووری مندارە ئەو شۆ بابزانام ئەو شۆ خەوتانێکە دێلەوە لا والله وەڵانە نەنووسینە لا والله الاخواي بس يا بسباس چێ زۆر لە دەورتان بوو لەکنتان والله خشكم وبرام ومن داري خشكم ويخوم والاخواي بس يا بسباس خوايكم بینی خۆمان بی بەچ نیەتەشی دەچی وبنزتي واخواي قبرا معفوكا ان شاء الله هذه كودي بوتاتم خونات مع امريكا بقول باند لەو سەفەرەی خۆشتر نییە نا بخواي نا بخواي سفرة للدنيا تايمتها. للدنيا اول هم الخوشترا هەمی خۆشتر اري والله اون هم سباسي خواي مندار قبرا دەیان گوت چ دوعاەکمان زۆر لۆ بکە ها مندار ايماني إيماني. هر دواي ايماني اديكو هم خير كرباري بقبل باني جیران نەهاتن نیان دەگوت بري والله اخوا خيريان بالمثل ما هاتينا ما انا قلت دعاء بك ان شاء الله بردعاء صالحان كم ان شاء الله ئەوجا ئەمنیش دەرێم دوعاەکمان لۆ بکە لەوێندە لە بیرمان إن شاء الله إن شاء الله خخوای گەورە بە قسمەتی تمام مەش الدريج بي خوا مارو من دارة جوان بيك بيني والله هيك نداها حاجوتها. اخر بيت أوتو. قرآن خوين خوار تجو كور ان شاء الله شتي صالح درتي خو همو من دار يبقى قرباني بما وين يا بابي من سباستك كم بقى قربان بداك اخو حملاي من دار مهندة ساكن سباسي خواكم وخوا ئەوە نیعمەتە مندار باشی عادي بابنا كم كسن دي من دار تسابن اسباز هزار بو خواي قورا حمد ساكن انا ساكن خرابونا هزار حمد وسباسي خواكم ومن بيسي عندي من دار شمالي وقرح لي خواي نبي امن سماوها من رزمها بي لكن من داري سباس بو خواي قورا ئەو هەموو نیعمەتی ئیسلامە عاد تخوا ان شاء الله اديكو ئیشاءڵڵا خوای گەورە تو خۆش دێ ان شاء الله مام حاجی دەستت ماز دەکەم قوربانی گۆ دەست ماز دەکەم دا تند بکرد وایە لا
تەندروستی ساغ سەلامەتی خوافتکە خبرای گەورەی چاوی منی خدافتکە ڕبی حەزی بزانم چەندەم جارە دەچی حەزی والله یەکەم جارە حەز ئەمران کردیە بەس حەز یەکەم جارە یەکەم جارە ئەرێ والله چەند دریت و خۆشە والله لە خۆی بە زیادی لەوەی خۆشتر نابیتن دری زۆر خۆش الحەمدلله ئەرێ والله ئەوە دەوعەتی خی گەورەنە ئێوە ئینشاءالله ئینشاءالله خەڵک حەزی لێ بەڵام ناوی تۆ گەڕاوە والله الحەمدلله تو چەند سارە حەز دەکەی بچی والله لە 2002 مەراقم هەتا ئێستا خەریک بووم لە 2002 ئەرێ بەخوا 15 سارە ئەرێ بەخوا یاخوا خی گەورە لێتان چاوت ماز دەکەم خوافتکە ڕبی بەنیازی چ دوعایەشی زۆر والله بە هەر دوعا دەبێت لە بەخوای پەڕە ئیمانمان بە قسمەت بکاتن نەخواوی دی هەمومان هەیە ئەرێ والله دەبی دوعا ئیمان ئەرێ والله باشە ئەی چەند گرینگە دوعا بۆ مسلمان والله لەسەرمان واجبە لەسەرمان بەرێ والله لەسەر هەم برسمانێکی واجبە دوعای بکاتن نەبوو هەموو برسمانە نەک لە بخۆی ئەی پێم برێ ئەو هەستە تایبەتت کاتێک دەگەی لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند خۆشە والله لەوەی خۆشتر خوا نەیداوە ئەرێ والله والله لە لای گویا لالی پێغەمبەر صلی الله علیه وسلم دعوەتی خوای لەوەی خۆشتر چییە دی ئەی پێم برێ ئەو شۆکە خەوت لێکەتێ لە خۆشە نە بەخوای تا سعات دەوری دوی هەر میوانم هەبوونە ئەرێ والله لە سعات 6 هەستامە چۆن لە مزگەفتی دەیانگوت چ دوعاکمان زۆر لۆ والله هەموو هەر کەسێک لە خۆی داوای دەک هەرکە بە ناوەک ئەرێ والله زۆرترین دوعاچی بوو دەیانگوت لۆمان بکات بخوا هەر دەیانگوت دوعای ئیمانمان بوو کە دوعایکە بە قسمەتمان بکات خوا حەزای بە قسمەتمان بکات یا ڕەبی بە سەلامەتی بچی و بە سەلامەتی بگەڕێەوە گەلە مەمنوون زۆر سوپاس خی گەورە دوعا و عیباتەکان لێ قبول بکە ئینشاءالله ئینشاءالله خی گەورە دوعای مسلمانە بێشم بکە ئینشاءالله زان چەند دلت خۆشە ئێرە ماڵی خوای زۆر دلت خۆشە گەلە زۆر وەلای خۆشتر دوعاتی خی گەورەی خوا ئەو شەرە بەمە بەخشیە جارە دعوەتی ماڵی خۆی گەیە تێک خوا هەموو بێلی بستێنێ دەری ئەوات ئینشاءالله ئەی بابزانم لێ بەنیازی چی دوعایەک زۆر دەکەی وڵە ئینشاءالله مسلمان هەمان تایبەتی لە کوردستانی لە خزمەکەستان لە هەمووان دوعا لە خزم و کەس و کار هەموو ئەی مسلمان بی خاڵ تایبەتی خەڵکردن خۆ خەڵکی کوردستانی هەمووی تایبەتی کوردستان لۆ کوردستان ئەجا لە مسلمان هەمیان دوای ئەی لۆ بۆ کەس و کاری خۆ چ دوعایەک زۆر دەکەی یا رب خوا لێوان خۆشی بەهەشتە بە قسمەت بکەی تیشو چ بەلاو قەزا و دنیای نەبڕم کە دەچی حەزی چ شتێکی حەز زۆر زۆر تایبەتە لەلات ینی چێن دەرا حەز دەکەی زۆر لێ بمێنیەوە بەخوای تامی خۆشەکەی کێسە ڕەوزەی گەل خۆشە ینی جێ لەو خۆشتێک دەسە ڕەوزەی بکیچە بەرامبەری حەزار سۆری سەڵاوی دەکەی گەل خۆشە زەبا بزانم ئەو شۆ خەوت لێکە تێ لە خۆشیان بەخوای سعات تقریبا 12 نوان نووسیمە تو جەرەسمدانا بووە سعات 3 و 25 قەزەرسی دو باگاتم ئەی ماڵتان قەرەبارق نەبوو زۆر جێنە بەخوای دانیشێ ئارێ وڵە قز بۆ کرد برادرم خڕبینە گەلە مەمنوون گەلە مەمنوون زۆر سپاس بەخێر مەمنوون زۆر سپاس بەخێر حاجی جان سلام علیکم باشی احوالت باشی كل صحتك كوا بله سرچاو زانم چەند دریت و خۆشە والله دلم گەلە خۆشە دڵت خۆش ئەرێ والله ئەمە سێ نەفەر لە ماڵێک دەچنە حەجەلۆ دلم خۆش نەبێت لەخوای بە زیاد ئەرێ لەخوا کەرەم بۆ چاکم تێکرد ئەرێ الحەمدلله بەنیازی چ دوعایەکی زۆر ها چ دوعایەک زۆر دەکەی لەوێ والله هەر دوعاکی بکەن هەر باشە هەر باشە ئەرێ والله ئەرێ چەند سارە چاوەڕێ دەکەی ناوێت و دەرد والله ئەمن پارەکەم ناو نووسیا و تەلا الحەمدە ناو گەڕاوە ناوت گەڕاوە بس ئەمە بەسێنە بە پیرۆژن بە کوڕەکە هەرسێکە ناومان گەڕاوە لەخوای بە زیاد ئەرێ حاجیش لەگەرە ئەرێ والله ئەرێ والله هەرسێم لەگەرە کوڕەکە و لەگە پیرۆژن کادا حاجی لە شوێن والله نازانم کێوە چۆ ئەوە هەوا بابزانم لۆ هادەگیری ئەس بۆ بچکێک کوڕێ خۆت کرد ئایدی ئەو ڕۆناوی تو هاتەوە دەبی دریت و خۆش بی دریت و چەند خۆشەکە ناوت گەڕای دلێ منی خۆشە بەس بچکێک کوڕێمی کچکوکە ناتنە لە بۆوان دەگیری لەوێ دوعایان لۆ بکە دوعا لۆمە بکە ئەو شۆ خەوت لێکەتیە نا دوش هیچ خەوت لێ نەکەتی دەی ئینشاءالله بە سەلامەتی دەچی خودشتا ڕازی بیت ئینشاءالله خدا دیکەتە قسمەتی خڕ ردمي شيطانم تند بكرد وعيا لا صفا ومروة تلاك بومايا ردمي شيطانم تند بكرد وعيا لا صفا
عليكم. عليكم السلام ورحمة الله ما وبركاته. شمدي كويس حاجتك حاجتك برز بلاك زول ممنون سباس برزي سباسك ممنونم. باسي او خوشم لك كناود قرايتوها والله الحمد لله زور شكر له خويا قورا يعني براسي باس ناكري سفرتي روحية براستي سفرك الروحي أري والله الحمد لله زور شكر خويا قورا بقسمتي مسلمانام يا ربي زور باش باب زانم او كسيك حز دكا دزاني خيرك كيسيا باداش دكيسيا والله طبعا او هذا اشتغل الله خويا قوري او انسان ناتواني او وصفي بكابزانا يعني حدا راسي خويا قورا دزاني وادي باداش حزكتان لي قبولك وكويت تازل دايق طبعا أري والله ويرك تازق لدايق براستي زور باش لكن هنا ياخذ نسيا والله هو لا بارك هو تقريبا لا بارك والله ما تاني ناود قرا ولا مالو لا لقى من ذلك لقى خزانه زور باش يعني ودوانا هي بتاني ناي قرا بله اوان سندليان خوش والله طبعا دولي هم زور خوش الحمد لله يعني الحمد لله شكر له خويا قورا هم كاسك دل خوجي بويك بزاني معناي تيل وسدتي ونيا خويا قورا ان شاء الله لا قيامات ولا دنياش هم سربرسكا هم مسلمان يا ربي باريزي زورتين دعايتو لويتي دبي والله طبعا دعاء له هم مسلمان ذاكم له خوم وله هم خلقوا يعني انسان لمن دري طبعا دبي خويا قورا السخي دبي السخي بي لهم كاسك دعايبك اي بو مسلماناني غزه طبعا بوانش يعني زور واجب لسر هم مسلمانك يعني كبعمل بينك بدل بين خوش بي خويا قورا سبرزيانك يا ربي خويا قورا بهشتي شاد بك شهيد كان بشهيد حسابك يا ربي لو خاطي قوري خوي او بلا على صلابه سندرت خوش الخواي وجد قال زور قال زور عاري والله حسابي ناكلت سندم زارت هذا والله يا كم زاره يا كم زار عاري والله خاصة شي تايبة الحمد لله عاري والله تن صال دبينا ياخذ نسيوا والله من نبي سوسي من نسيا نبي سوسي عاري والله شي خبري داي والله رقم كقولت انا هنا ودرتوا كده والله بدي خوشتين شدو خوشتين عاري والله استاش كذا سوين دار بتما يدعوا شي زور والله دعاء لهم خرج مسلماني هم دنيا هذاك لو خذت دعاء شتك والله سيبهم كذا كلام او بيني خوت اخويا أري ان شاء الله هذا شان تايبة نبي بري قلب الساقبي ادي تهستك هيك كسكري خذ بزيد يلي والله او هاي جانو هاي والله او شو نسدي يعني والله عندك دستي بقى عندك أري والله هم نساعد ولا خير الحمد لله أري والله هل يكون يدعو دعاءكم لكم بري والله هركز يقول دعائك من وزها دعاء دا كوي دكات بيبيون ده هاي شو دعاء كده دكات ديبتنو ايدا السلام عليكم دمالي ختامتين انا قرايتوها ناولك خزان ما لقي خيزان بري هو دو زاد الخوش دكا الحمد لله أري والله بري والله اي كذا حاجه له لك النيا والله ليك انا بنازم تازو عازي زاري بزرت كده بس اتو ام دعوة كاريكم هي رجال اتو دعاء لو كردستان نبيد مكة لو خاكي هم كردستان هم مسلمان هم دنيا ان شاء الله بتايبتي لبو مسلماناني غزو ان شاء الله وانش بيويسن كل زيادة بيوصل ما زور بيويسن أري والله وانا مزاد بيوصل ان شاء الله دعاء لهم نشكر باشا ان شاء الله قربانتو سام جانك ان شاء الله لا كم سام براي برز يا رب جانك دا حاجي السلام عليكم وعليكم تسبيع الا دستا باب زانم تسندرت خوشة وروليري والله دلم زور خوشة حمد وسباز لبو خواي خوشك ماتي تعزي وكرماتي اي بخوش توافق كم كردي غير خواي لي ورقرمو خواي لي خبور كدمو شايمة بكردستان وبعازيانا بحمو كردكانا خدنا شي حزيب بس بري والله بخوشم اوي بيم كرابي كرديتم بحاول قوتي خواي خواي لي ورقرد بم ان شاء الله خوالي ورقرتي الله ان شاء الله لينو باسكت كوبو وكسوي والله كاكا زاو بريم تسبو او حاول قوتي منا بو اخواي قورب او يندرسن خوش قالك خوشة حسابيني يا اخوا هرسي شادي بمحمد هنا زيارتك ان شاء الله يا ربي خوا اقرتوش خوا لبو خاطري قوري خدو تنزرتي والله لا من يكزار جنتي وما ان شاء الله بقربان هذا دعاء منك باش كم خوادك هذا قسمتي منيش والله من دعاء لبهم كردانا كمان زارم خوابه هم كردستان بيت ايرا او جيانا ب كساني وكوتو جوانا وخوشة لسياي عرفه ما بانك يا اخوا هم كردكان بين ايرا لكن مكاي لا كابي لا مزقفتي خوشيستي لا حمود زيان او دعاء لبو خواي قورا كردي اخوا هم كردكان بين ايرا زيارتكن وليش بيضة سيجريابي والله تاب نزهنا بتمام
تا معش خوي ئەوێت بە بیر دێتەوە أري هر يقدم من الفكر ناسي أري والله هي بس هر قناعة من هاتيا هر تسعوا مالية هەر حەز دەکەی بچیەوە أري والله جێشی تایبەتە أري هذه هم الدنيا تشوف الشيء ئەی کە گەیشتێ لای پێغەمبەری خوا سەڵ سەلەم لای گۆڕی پێغەمبەر سلام والله جا أوي بيم كرا أكرديتم أسأل نظام تمن ما بيقامينا قامين الظالم ئینشاڵڵا دەچیەوە إن شاء الله أقرتوش ئینشاڵڵا ئەو حەزەی کە کردیتت خوارت قبول دەکات إن شاء الله إن شاء الله لمنو لهم مسلمانا لهم أمتي محمدي خوايا دا كارم لخواي قورا هم أمتي محمدي اندر زيارتك ئەدی و تەسبیحەی دەستت ذکری پێ دەکەی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم أي بيمكراكم دایدا حاجی دەستت ماز دەکەم أمش تاوي توماتكم بقول بانت دەچمەکەن خی گەورە ئیشیاڵڵە لەوێ دەمرم لە خۆم نایەمەوە لۆ دوعای دەکەی لێ وەفات دەزانێت خۆشە ئینشاڵڵا بە سەلامەتی دەچی و بە سەلامەتی دەگەڕێەوە ئیشیاڵڵە ئەو هەموو چاوەڕێیت و نادی یامەتی خۆشە هەدی کو ئەمنی درم بەوا خۆشە ئەگە ئەوانم لەگە نەما یەکزاری درم دەتەقی نادوعان لۆ بکە هەر یەکەم مرازی دری خۆی بێتە دی ئەوەی کە خێرە ئیشیاڵڵا مرازی هەمووان ئاسرەبی بەدری هەمووان دەبی خوایە لەوێ چ دوعاشی زۆر دەکەی والله دعاء له هم أمتي محمدية كما حرتي دعاء له قلبي خوم له أنا پێم برێ بەس نیەتە چی دەچی ئێستا نيتي له خوم له قلبي خوم له عزيكو بەنیەتی ئەوە دەچی خوارێت ڕازی بی و خوا لە گوناحەکانت خۆش بی و أدي له سدسم أنا له قال تخوالي مرازي بيتنو الله خوالي رازي دين وإيمان مهبي ورزلي بردستي كزنمو دعاء ويدا كم دعاء سدكم أي دعاء لهم دخي أدلوا له إنكم كاكا دريم هم أمتي محمدي لا يا أخوة أمن دعوات شتايبة شم هي بري مسلمان لا غزة وزعيان خلافة دعاء لوانيش بكا إن شاء الله دعاء لوانيش هذا كاين إن شاء الله إن شاء الله إن شاء الله يا أخو بخير بيستاهم يا أخو بخير بي بخير حاجی جان بابزانم چەندتان خۆشە کە ناوتان گەڕایت والله سپاس بۆ خۆی بەڕاستی دڵمان خۆشەوەڕۆ سەفەری حەزیمانی خۆی دەکەن ئینشاءڵڵا بە سەلامەتی دەچین بە سەلامەتی دێن ئینشاءڵڵا لەکەین و ناوی خۆت نووسیان والله لە 2023 بەڵێ چێ خەبەرەکەی دایە کە گوتیەوە ناوت دەرچوو واللهی بەخۆم لە پەیجەکان ئەوە گەڕام یعنی جارێکم نەمزانی بۆ ڕاستی بەخۆت گەڕای ناوی خۆت بەڵێ زۆر باشە ئێستا بە چ نیەتێک دەچێوێ والله بەنیەتی خۆی گەورە لێمان خۆش بی لێمان خۆر بکە ئینشاءڵڵا ئەو حەزە ئینشاءڵڵا لە هەموو کەسە پیرۆزی هەموو کەسەشی بە هەم نسیبش بابزانم دوعای تو تایبەتە چ دوعایەک دەکەی لەوێ والله دوعای لە هەموو مسلمانان دەکەین بە تایبەتی خەڵکی کوردستان و شاری هەولێر ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بە سەلامەتی ئینشاءڵڵا هەمومان بژین لە بۆ بینەرانی ئێمەش بکەن لە دیار ئێوە دانیشتون دوعای خێرتان بۆ دەکەن ئینشاءڵڵا دوعای لە هەموو جەماعەتی دەکەن جەماعەتی پەیام ئینشاءڵڵا سەرکەوتو دەبن سەلامەت دەبن ئینشاءڵڵا ئەی بۆ مسلمانانی غەزە چەندێک دوعا دەکەن والله من هەر هەموو کاتێک دڵم بە مسلمانانی غەزە هەموو مسلمانێک لە هەر جێیەکی هەبی ئەمە دەبی بەڕاستی لەگەر ئێش و ئازاری وان دابێت ئەو شو خەوت لێکەتی لە خۆشیان والله تقریبا بەس قسێکمان دێم لەبەر هەندێک قسێک یعنی خەلق بووین ڕاستی میریم لە خەلق کەسوکایش هەمووی چای بە والله بس ان شاء الله ان شاء الله بسلامتي دسي بسلامتي دين ان شاء الله طبعا وز لفظلي خواي قوري دعواتي كردينا الحمد لله تواني من او فريسي حز زيبه كان ان شاء الله باذن خواي قوري باب زانم لسالي چندو نايخود نسيان والله 2 ساله 2 ساڵە بەڵێ ئەرێ وەڵا چێ هەواڵەکەی پێدای و خەبەرە خۆش بە قورعان ئەو کاتی کە عازی عەبدوڕەزاق تەلەفۆنی کرد ماشەڵڵا قسمەتی خوایەوە بوو ئەم لە مزگەوتی مۆبایلەکەم لە ماڵێ بوو خێزانم جوابی تەلەفۆندا بوو گوت کاکە ئەو پیاوەکەت ئەوە چیت وەش گوت پێ هاوسەرمە گوتی ناوی گەڕایتەوە خێزانم شۆک بووتی لە چێ دەرێ گوتی لە عەزی وەڵا هاتمەوە مارێ گوتی وەرە کورە تەلەفۆنیان کرد لە ئەوەی ئاوقاف حەز عەبدوڕەزاق گوتی هاتووە تەلەفۆن منۆ بکە وەڵا منیش تەلەفۆن منۆ کردو کا حەزی کوی باشی گوتی کاکە خەرگاتیان و معامەلاتی کردیە قسمی یەکەمی دایەت و لە شێی گوتم بەو قورعانێکە عەزی ئەم متابعەم نەکردیە بەس دیارە خوا کردیە قسمەت
وتسبي ورا قستيها كم بينا لخواي بزايب الحمد لله وش شكراني خواي دبي دبينم هم رسم الله قد غيرين بري هذا والله شان ان شاء الله ان شاء الله في المش خوشيه ان شاء الله ان شاء الله خواي قوري بقسمت هم مسلمان انا خاصه اواني تمناي او اذا كان خواي قوري بو هم كس اسان كاس سلام شو مالك تسون بقرآن آودان بو وكو برنداك وخشكو بلكو دازاو وبراو يعني قربارغ ذاك تندري فرق والله حتى استاش فقيري هر دقيقة هر دقيقة اره والله خواست صبري بي وده بمنش بده ان شاء الله بهم مسلمانانش ان شاء الله سلامت نك ديارك بدا دعاء زول ودا كام او زي خوشا بخوي استاج امن بيوس بدعاوية نك بخو زاني دنا بخوي مسلمان هليرش دعاء له براي مسلمان دك بس دعاء داك زودا تايبته بالتأكيد دا حاجی سلام علیکم عليكم السلام باب زام سندريتو خوشا كان لا دري من عندي خوش ترنابي دريتو زور خوشا أري ولا زور خوشة سنزار تشي حاجي ولا أو كمينة يكمينا بري اي بيشتر عمرش نكردي لا نمكج عمري بنكج أو كمينة خرمت سنسار دبي ناي خود نسيان ولا باين لسي لخواي بزياد بيوصارش قراهم لخواي بزياد أري ولا لخواي دعايتو لين درسيا ولا هم دعاء لهم برسمانا كاين لهم يعني بري لهم دين إسلامتي كاين دست خوش اي دعاي تايبت يشبك لو خلشي كردستان ولو خلشي إن شاء الله غزه لو هم برسمانا كاين لو كافرش كاين أوز جناحا دعاي تانو ذاك ولا إذا ما أي فكرة على لهم اخوي هدايات يا مدام مسلمان بري بري خواب الرازي بأمانتي خواي بن يا ربي خواب باريس شو ميوان زور بوا بري أري ولا لخواي بزياد بيا ربي لخواي بزياد لخواي بزياد بخرمتم لوين در لا بتايبتي لا سر تيا عرفت دعاي زور تايبت بكا إن شاء الله شكال لوين در كات وساتي شي تايبتها بري بري أجا خوان نصيبتي دي إن شاء الله هندو حياكن كو بهشور من هندو حاله برسمانا بكين إن شاء الله ان شاء الله بسلامتي دسي وسلامتي إن شاء الله خرمتم أمانتي خوايبن خواب باريس يا ربي باسي هستي خوتم لوكا ببزانم سندرت خوشا ما دلوي خوش ترابي باخر زور درت خوش الحمد لله ولا كاك عازي لكي وانا يخود نسيبو هم بارم نسي بار نسيب ما شاء الله وسر قراوه اري ولا زور باشا بور رقاي وشكاني تلبجان بوخو هر زارش كو سفرم كدي بتياري يعني شي معادي زاري دوباري عزم ليبو او زاري بوشكاني بتسم زاري بيشو عمرت كرديان حد انا عز بس او زاري بواسطه خزان شي معي بلا بلا او زاري دكاي نام درس زور باشا اگنا كتشوين دا تشتي شوين زور تايبت بولا لا زور دلت بيه خوش بو اتوقع شي الدنيا تو برنامجي اري ولا ما لو خوشتني ديان قلت دعاء مالك كسكر وخزم ودوست هم مسلمان دعاءك ان شاء الله دعاء لهم مسلمان هيك دعاء شتايبن اخوي هذيك طيب ريال لي خوي قورا سلامة تانكا وسلامة بسنو وسلامة غمنو صحتك شن زار شي حزي والله أو كم زاري كم زار الحمد لله تحستك هي تحست شي والله الحمد لله ورو حسب خوش شي زورة كاين وفدي خواني وميواني ومالي خواني ان شاء الله خوي درزور لبروي لجناح باكا بيو والحمد لله زي شي بيروزو اي باب زانم پاداشتی او کسانت سیا کادسنا حجی دکان پاداش او کسانی اسنا حزك خاين وجوانا كان ببي غلطي وببي توان وجناح پیغمبر صلى الله عليه وسلم فرموي الحج المبرور ليس له جزاء الا الجنه حجي مقبول جزاءك بس بهشته من حج فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته امه كاسيك بسيتا حج حزشي زوان وريكو بيك بكا توشي غلطي وجناح نبي وشي اوي واكل تازل دايق واو باكا بيتولي جناح دا حازي هاتي بريبكي بري سندرت خوشك كركي توناي قراي زور درت خوش أري والله اي لو درت برا أو بمني الحمد لله الأخوي ممنونم أمنيش بخوت سويمة على أنا شبوك وكرم مأسن شكر له أخوي
دوعایان لۆ بکە پێویستیان بە دوعای توە بدعاء صالحة بتماي إخواني بسلامتي بينه إن شاء الله. باسکە کە توێن دەر چ هەستەی تایبەت بوو چەند خۆش والله قال خوش بو الأخوي ممنونين أما دعوات كردين إن شاء الله جناح شورينا. ئەمە دەرگەلە خۆش حياته. حەز دەکەی جارشکەش بچی أري ولا زور خوش دو زاوات سوي ما تهلش هلش حد هلش عمره. الآن كش حزكم هلا كديش بتسمو الآن أشكر أبوكم بياتن الأخوي ممنون أما دعواتي دعواتي إخوي الحمد لله. لێنە چ دوعاک زۆر دەکەن زور خويا لين فوز بي خويا رحمين بيبكي خويا لين قبولكي ئەو ڕۆچان کوڕی خۆت ماس کردیا قالك لو زورش لو حد زمانه ناصح من بهيواتم لقل لواني خاك ويلاتم أي حزيب بيروز من لۆم باسکە بزانم چەندری تو خۆشە کە ڕوبەڕێ دەکەوی دەچێت سەفەرەکی تایبەت بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا يقل ركن كان إسلام حزش خوشترين براستي مراسيم كإنسان الدنيا زي بزيكا وكو أوي وايا كأتو واجب شي زور جوري خواي جورا يقل ركن كان خواي جورا زي بزيدك. طبعا دول خوشي من استاكانا طبعا الشويش هرخوم لينك وتتابع يعني بخواي لخوشيان يعني خوشي أو ريو خوشي أو حزي قد نابريتوا چونك خواي پروردگار دعاء عرفي قد ردناكاتوا سبحان الله عرفش حج العرفة الحج عرفة يقلو خوشياني كخواي پروردگار ديكاتا أو كساني ديداتا أو كساني كوا خوشويستي خوين وميواني وينا استعمل خون بميواني خواي جورد زالف إن شاء الله خواي جوري لي ما قبول دكا إن شاء الله خواي جوري بجوري خوي خوي لك مو قلنا حكانش ما خوش دبي والسلام عليكم ورحمة الله. زور دعاء دكي كخواي جوري لجناح ولا هلا وتاوانا كان ما خوش بي ما عبدي شين زور هلا ما كردوا زور شرمزارين برامبر خواي جوري. طبعا أري والله استعمل يقلو كسانم خوم زور بشرمزاري خواي جوري دزانم لبروي زور خوم بكم ترخم دزانم لوي شرمزارم زورم بي خوشا حتى أوندي حياة وروح ما للدنيا إن شاء الله همو بوازب كان ويقلو وازبانا كزور درم بي خوشا إصلاح أو حزيه كلي نردا ولا خواي پروردگار بكم ليم خوش ببيت إن شاء الله. لا حاجي السلام عليكم. السلام سرسا. أو إستا أماننا وباسينو أنقو بريدك ولا بو سفري حزي. باري. سندرت خوشا. درم قلق خوشا بس لبن من دارخ. غريبي من دار عندك. سفرة شي باش بقسمت بوا دعاء خير يعني لو بكا سلامتي يعني كا إن شاء الله. أتو بيم بريتسن سارنا يخود نسيا. أنا بس بارم نويسي. بار نوسي. باري. زور دعاء كركا وسفرة بقسمت. أري ولا ما نقا مولود لعمره يبوم برامبري خوشيم دعاء كردن اللهم صل على سيدنا محمد بخوش غريب ومخوا قاورا لبوم درك كردوا. قالوا يا سانك. باري الحمد لله. شكرا. بيم بلك دسيا وين دسيا وسفري تدعاءك زور دكري. يا إيماني يا بركتي يا من داري من لقصة وبراء دور بن ومتى محمد وصار بكوي أويك إن شاء الله. دعاء لو كردستان ولو مجبور. همو تشتاق زيرانا وخزماو همو نخوشاو إن شاء الله دستين قوش خوش بخوا خيران قوش بنويسي بركتش تبي إن شاء الله لبونقو. چەند دوعات کرا و سەفەرەت بە قسمەت دوعامان کرد و سێش قوربان سپاس بۆ خوای گەورەکە ناو دەرچوو زۆر دەتخۆشە ئێستا آخر عەدرم خۆشە ئەوەی فرمێسکەش کە هەیە هەم خۆشی هەم غەریبیکردنی غەریبی منداران دەکەی دوعای خێریان بۆ بکە ئینشاءالله باشترین بەریێڵە هەم مسلمانان هەم خزم کەسان ئەو چەند شەوەی مارینگۆ چەند قەرەبارە بوو والله حتا درەنگانی شەو هەر قەرەبارە بۆ چەند ڕۆژە ئەو شەو نووسن نەنووسن ناوە بخۆم نەنووسی بە نەنووستی دەی خوای گەورە خۆشیە ناو لە خەوم لێ نەکەتی لە خۆشیە لە خۆشیان خەو لێ نەکەیت بەرێ ئینشاءالله بە سەلامەت دەچن و بە سەلامەت خۆش بێ ڕەنگە زۆریش دوعات کردی کە خوا بکاتە بەرێ وەلا دوعامان کردی و چ ناویشمان دەرس کورمان بردیە گوتم ئەمەی نەکەن ئەومان دەرچوو
نامان هاتەوە بەرێ زۆر دەیانگوت چ دوعاکمان لێ بکە وەلا هەموو دوعایان لێکردین داوای دوعایان لێکردینە چەند دوعات کرد کە ناوت بگەڕێتەوە والله نییە حسابی نییە زۆر دوعات حسابی نییە جێش وایە ئینسان حەڵ نییە چەند دوعای لێ بکار بکەم لەگەڵ لاوانی خاک و وێڵاتم ئەی حەجی والله دوعای ئەو شتی باش بی لەکن خوای پێی خۆش بی ئەو دوعای دەکەنی هەموو دوعایش لە بۆ منداڵمان لە بۆ مسلمانان لە بۆ وڵاتمان لە بۆ هەموو شتێک لە بۆ وڵاتمان ئەی بۆ مسلمانانەی کە غەزە بە تایبەتی هەموو ئەوانیش خاصەوانە ئێوان خاص مەغدوورن و مەظلومن ئینشاءالله خدا بەسەریان بێخیت ئینشاءالله دوعا منیش دەکەی ئینشاءالله لە بۆ توش برای ئەتوش مسلمانی فەرقی چی لە بۆ هەموو مسلمان ئەمە نییە گۆتیان گەردەنمان دۆتم گەردانی هەموو مسلمان ئازاد دوتم هەموو نییە ئەوەی نازانم چییە هەمووی تازە مادوو بچی ئەو ڕێ ئەتو دەبی بەدرەشی سافی بچی سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته بخير بێت. ئێستا لە نێو پاسی و بەڕێ دەکەوی بەڵێ لە بۆ گەشتێکی زۆر تایبەت چەند درێت خۆشە بەتاکید زۆر تایبەتە خۆشەکەی ڕادەبەدەرە باسی ناکری ئەنی زۆر تشی بەلەزت و بەتامە زۆر چەند دوعات کرد کە خوای گەورە بکاتە قسمەتت وڵی دوعامان زۆر کرد کاتە نامان بگەڕێتەوە لە خوای بەزای خوای گەورە ئاور لێداینەوە دەمێکە چاوەڕێ دەمێکی بەخوای لە ساری دەمەکە ساری 2023 نام گەڕا لەگە چێ ئەم سەفەرە دەکەی ئەم گەشتە دەکەی ئەم فەڕیزەیە حەزت بوویتە قسمەت وەکو مەبەستە ڕێز کافرەکەیە مەبەستم وێ لە خانەوادەی خۆت لەگەر خێزانم لەگەر خێزانم بەڵێ زۆر باشە کەواتە هەردووتان دڵتان زۆر خۆش زۆر هەر شتێکی زۆر خۆشە ینی خۆشەکەی ڕادەبەدەرە خۆشترین سەفەر لە هەموو ژیان ئەو شتەیە خۆشترین سەفەرە بە ماری خوای شتەشی ینی چ نیازێک دەچێوێ وڵای بەنیازەوە دەچین کە خوای گەورە لێمان وەگری ئینشاءالله خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بی تاوانەکانمان ڕەش بیتەوە بۆ نیازە دەچین ئینشاءالله گەردەنی خەڵکدا ئازا کردووە بەتاکید گەردەنی خزم و کەس و ئەوی دۆست و برادەروی بەتاکید ئەوەی بسورمامی گەردەنمە ئازاکەیە زۆر باشە ئەوەی کە نەدیتیان تەلەفۆن لۆ نەکردیە لە ڕێی مایشش پێیانەوە پێیان برێ گەردەنتان ئازاوی گەردەنی هەموو مسلمانان ئازا دەکەین دوعای خێریش هەموو مسلمانان دەکەن ئینشاءالله خوای گەورە ئەوی بە قسمەتی نەبوو ئەو جێگە پیرۆزەی بە قسمەت دەبی پشتیوانی خوای گەورە بزانم چەند دڵت خۆشە والله قیاز ناکری ناوەڵە مەش ماگریێنە لێمان گەڕ چاوەگەریێنە بەڵام دڵخۆشی تو زۆرە گەلە زۆرە چەند دوعات کرد کە ئەم سەفەرە بتە قسمەتی ئەو خوای بەخۆی دەزانی چەندمان دوعا کرد زۆر دوعا کرد ئەم گەشتە تایبەتە منداڵانی لە منی زیاتر دوعا کرد ئەتو چاوت بە فرمێش کە نامەوێ زیاتر ئەوە سەلامەتی دا حاجی سلام علیکم عليك السلام طلع بركات بسلامت بسنو بسلامت بقرينا امين هموان همو بسلمان كان او سفر ما خير بركات بي رحمت بي لو ولات ما لو نجتمان ما لو هم قشت بسلمانان خوالي ما قبول كي خويا مال من دار من باريزيا تا دينوا ان شاء الله هم بسلمان دعاتان كريم تقسمت اري والله زؤر لم يجي تصاور ابني هاش صار دبي ان شاء الله اري والله تصاور ناما نستيا لقل بابي الحمد لله ما شلون بو امشو والله او شو هيز نخوتينا هر من دار كان ميوان مناتي وتني سردان جيران كان مانو قرد اعزاب مال هم لا شان كرديا قردني وخلقي هم ازاد حمم ازا كرديا في سبيل اوري لراي خواي قردني خوش اعزابي هیچ گلیم لکسیگنیا هیچ چیز. تلفن زور کردوانه. آره والله زور تلفن لو همیان کردوا لو همیان. قوت دعاك مالوك. والله حمد دعاء كردوا هموج ما شاء الله دري وخزنم كردي لا ميشكم لو هميان دكم لو هم كركان خوايا سربرز بن خوالا نسيبد ما باريزي بيان باريز يا ربي خوايا. دعاء لهم نجوكا. لو تجدكم أتو كركم ناي محمد أتي استعاتي ما كله تناكم يا خوتا من دريج يا ربي خوايا بتباريزي يا ربي خوايا قورا حرب تام باريزي
هەموو ئەمن و ئەمانمان زۆر سەلامەتی ئەلحەمدولێ ئینشاءڵڵا هەر بەردەوام دەبن بە بەرەکەت دەبن دەتان پارێزی خوای گەورە ئینشاءڵڵا لە هەموو ناخۆشیێک لەگەڵ لاوانی خاک و وێڵاتم ئەی حەجی پیرۆز من بەڵای زان و خۆشەویستان کە ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە حاجیان یاریمی کوردستان و کەسوکاریان بوون ئەوان زۆر دڵخۆشن و هەندێکیان بەچاوی پڕ لە فرمێسک ئازیزان و خۆشەویستانی خۆیان بەجێ هێشتووە بەڵام دڵخۆشن بەوەی کەوا خوای گەورە سەفەرێکی ئاوای کردوتە قسمەتیان کە ئەمە بانگێشکردنی خوای گەورەی بۆ ماڵەکەی خۆی ئەوان دڵیان بەوە زۆر خۆشەوە هەمووشیان ئامادەن دوعای بۆ ئەوە دەکەن خوای گەورە مسلمانانی جیهان هەموو بپارێزێ و مسلمانان یاریمی کوردستان بە تایبەتی پارێزراو بکاتن خوای گەورە لە گوناهی هەموو لایەک خۆش بێتن و خوای گەورە ئەم سەفەرە ئەم گەشتە بکاتە قسمەتی هەموو مسلمانێک ئەوەی بە قسمەتی نەبووە ببێتە قسمەتی و حاجیانیشمان کامڕۆ دەڕۆن بە سەلامەتی بڕۆن و بە سەلامەتی بگەڕێنەوە ئینشاءڵڵا تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ